پێشانگای کتاب لە سلێمانی ڕێک پێشانگا لە ماڵەوەیە. سلێمانی پایتەختی بیر و هوشیاریە. ئەی ئەگەر پێشانگا لە سلێمانی نەبی هی کتاب لەکوێ بێ؟ بۆیە تەسەور دەکەم ئەوەی کە کەم و کوڕی تێدا ئەمەیە کە تا ئێستا ئێمە نرخی پێشانگا نازانین و ناتوانین هاوڵاتیان تەشویق بکەین ئەهمیەتی پێشانگا باشتر بزانین، پێشانگای کتاب زیاتر. دوور لە لوکسوس پێشانگا ئەوەیە کە ئاسۆی بیرکردنەوەی گەنجان فراوانتر دەکا و فێری تەکنیکی بەرگری لە ڕووی شارستانیەوە لە هاوڵاتیەتی خۆیان و مافە یاسایی و مرۆییەکانیان دەکا و مافە ئابووری و مافە وەزیفەکانیان دەکا. من پێم وایە لە هەرێمی کوردستان لەو چاپخانە و کتێبخانەی کە هەن پێویستە هەوڵی ئەوە بدەن نا بە زەبر و بە تند و تیژی و بە پۆلیس مەجال لە بەردەم ئەو بیر و بۆچوونە زەرمەندانە تەسکەنەوە، بەڵکو بە فراوانکردنی ئاسۆی بیرکردنەوەی هاوڵاتیان بە بیر و فکری پێشکەوتن خواست، بە بیر و فکری ئینسانی گەنجانی ئەمڕۆمان نزیککەنەوە لە هەوای نیشتیمانپەروەری لە ڕێگای ڕاست. ڕێگای ڕاستیش بەرگریکردنە لە ئازادیە دیموکراتیەکان، بەرگریکردنە لە مافەکانی تاک. ڕەخنە زۆر دەگیرێت لەسەر ئەوەی کتابی فلان چەمکی فکری هەیە، کتابی فلان چەمکی فکری کەمترە. پێم وایە ئەوە بە ڕەخنا وەڵام نادرێتەوە. ئەوە هەوڵ بدرێت ئەگەر کەم و کوڕێکەیە هەر یەکە هەست بە کەم و کوڕی دەکە پێویستە سعی زیاتر بکە بۆی لە داهاتوودا کتێبخانەکان دەوڵەمەندتر بکە بەو چەمکە فکریەی کە خۆی باوەڕی پێێت. من پێم وایە ئازادی ئینسان لەوێوە هەر یەکە کۆتایی پێدەکە ئازادی ئەویتر دەست پێ دەکە و دیموکراسی لە خۆیەوە نایە، بە شەو ڕۆژێک نایە، بە بڕیار نایە. پێویستە لە ڕێگای فێرکردنی سەقافەتی دیموکراسی و هەبوونی پەرلەمان و گفتوگۆکانی ناو پەرلەمان و چێبڕچەی نێوان لایەنە سیاسیەکان و چەمکە فکرێت جیاوازەکان ناو پەرلەمان و بەشداریکردنی هاوڵاتی و گواستنەوەی بۆ هاوڵاتی، ئەمەیە دەرسی ئەساسی و کاریگەر بۆ فێرکردنی سەقافەتی یاسایی و سەقافەتی دیموکراسی لە هەرێمی کوردستان. پیرۆز بێ گرتنی پێشانگای کتاب هەر ساڵە و لە سلێمانی. سوپاسی ئەو کۆمپانیایە دەکەین کە کۆمپانیای ئەتڵەس ئەو کارێک گرتووەتە ئەستۆ هەوڵی ئەوە بدە زیاتر خۆی خەریکە پەیوەندی بە هەموو ئەو مەکتەبانە بکە، بە هەموو ئەو دارونەشرانە بکە کە کتاب چاپەکەن بۆ بەشداریکردن لە کتابخانەی سلێمانی. سلێمانی ئەو شوێنەیە کە کتابی لێ عەرض بکرێ، ئەو شوێنەیە کە خەڵک بێ لێرە، چونکە پایتەختی ڕۆشنبیریە لە هەموو عێراق. سوپاس.